بەڵاوبوونەوەی ڤیددیۆی مەشقکردنی هێزێکی سەر بە پارتی سوسیال دموکرات لە گوندی گوڵەخانە لەلایەن ژمارەیەک ڕاوێژکاری ئێرانیەوە دەنگدانەوەی بە دوای خۆی داهێناوە. بە تایبەت دەوترێ مەشقکردنی ئەم هێزە ئامادەکاریە بۆ پەلەماردانی حیزبە کوردەکانی ئێران. پەیامەری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر ڕاستەخوا لەگەڵماندایە. دڵشاد ئەم کاتت باش سوپاس بۆ کاتی جەنابەت، چ زانیاری لەو بارەوە هەیە و ئەو ڤیددیوانە چ کاتێکن؟ دەخی لەم کاتت باش دیارە ئەو زانیاریانەی کە بڵاو بۆتەوە ئەو گرتە ڤیددیۆیانەی کە پارتی سوسیال دیموکرات و هێزەکەی کە لەلایەن ڕاوێژکارە ئێرانیەکانەوە مەشقیان پێکرێت. پارتی سوسیال دیموکرات خۆیان ئاماژە بۆەکەن کە ڤیددیۆکان کۆنن و لە ئێستادا بۆ مەرامی سیاسی بڵاوەکرێنەوە، بەڵام هەندێک لە سەرچاوەکان ئاماژە بەوە ئەکەن کە ئەم هێزە ئامادەکاریەکە بەوەی کە بۆ پڕچەکراون و بەو پێی کە لە ڕێگەی دەمانچە وە کلاشینکۆف و ئاربیجیەوە مەشقیان پێکرێمە ئاماژەیە بۆەوەی کە ئەم هێزە بۆ پەلاماردانی بارگا لە بە شێوەی نزیک واتە شەڕی نزیک بەکارهێنرێن. وەک سەرچاوەکان ئاماژە بۆەکەن بە تایبەت کە مانگێک لەمەوبەر بەرپرسێکی باڵای ئێران سەردانی محەممەدی حاجی مەحموودی کرد و محەممەدی حاجی مەحموود خۆی ڕایگەیاند کە ئامانجی سەردانەکە بۆ داخستنی بنکە و بارگای هێزە کوردیەکان بووە. ئەوەی کە دەوترێت لە ئێستادا زانیاریەکان ئاماژە بۆەکەن کە ئەم هێزە ئامادەکاریە بۆ پەلاماردانی هێزە کوردیەکان و تەنانەت دەوترێت هێزی عراقیشان لەگەڵا ئەبێ و هەندێک ڕاوێژکار و هێزی تری بیانیشان لەگەڵا ئەبێ، بەڵام پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان خۆیان تەواوی ئەم زانیاریانە ڕەت دەکەنەوە و ئاماژە بۆەکەن کە گرتە ڤیددیۆیەکان کۆنن و تازە بڵاو کراونەتەوە و بۆ مەرامی سیاسین، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک ئاماژە هەن بۆی کە بە تایبەت کە حیزبە کوردیەکان ئەوان حیزبە کوردیا ئۆپۆسیۆنەکانی ئێران کە ئێمە قسەمان لەگەڵاکردن ئەوان باسییان لەوە کرد کە هەندێک زانیاری لەم شێوەیان پێگەیشتووەوە تەنانەت وتیان ئەگە کاکە حەمە پێویستی بە مەشق بووایە قسەی لەگەڵ ئێمە بکردە ئێمە پێمانە کرد، بەڵام ئەوان باسییان لەوە کرد ئەگەر سیناریوی دڵشاد ببوورە ینی لە وتوێژێکا لەگەڵ دەنگی ئەمریکا حەمەی حاجی مەحموود سکرتێری گشتی پارتی سوسیال دیموکرات گوتوێتی بەو مانایە کە لەبەر پارتە سیاسیەکانی دیکە پارتی دیکەی هەرێمی کوردستان بەریان ناکەوێ شەڕی ئەو لانەیان ئەو حزبە کوردیەکانی ئێران کە مەبەستی ئەوەیە کە لایەنەکانی دیکەش ئامادەن بۆ ئەو شەڕە. تا چەندێک ئەمە ڕاستیان یانش پارتی وێکیتی و حکوومەت چی دەڵێ یان چی ئاگاداری هەیە لەسەر ئەم مەشقکردنانە؟ دەخیل دیارە خۆی گومانەکان لەوە سەرچاوی گرتووە کە بە تایبەتی گومانەکان لەسەر پارتی سۆسیال دیموکرات کە ئەو وەفدەی ئێران سەردانیان کرد و حکوومەتی عراقیش نایشارێتەوە کە پلانەکان لە ئانووساتی جەبەجەکردنان بۆ دەرکردن و داخستنی بنکە و بارگای هێزە کوردیەکان و تەنانەت هەندێک زانیاری شەیە لەلایەن هەندێک لە سەرچاوەکانەوە باس لەوەکەن ئەمریکا ڕوەدات تەنانەت بە ئاگاداری حکوومەت هەرێم و پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانیشە، بەڵام تاکو ئێستاوان بە فەرمی هیچ ڕاگەیەندراوێکیان بڵاو نەکردوێتەوە. بۆیە لە ئێستادا هەموو چاوەکان لەسەر ئەوەن کە ئایا محەممەدی حاجی مەحموود خۆی چی ئەڵێەوە چۆن باس لە مەشقانەکە. من خۆم شەوی ڕابردوو پەیوەندیم بە بەرپرسانی باڵای حزبی سۆسیالیستەوە کرد و داوام لێ کرد کە لەسەرم بابەتە گفتوگۆ لەگەڵ محەممەدی حاجی مەحموود بکەین، ئەوان ڕەتیان کردەوە بە هەموو شێوەیە قسە لەسەرم بابەتە بکەن. بۆیە لە ئێستادا هەندێک لە زانیاریەکان ئاماژە بۆەکەن کە بە دڵنیاییەوە ئەم مەشقا دەستی ئێرانی تایەوە بۆ حزبە کوردیەکانە، بەڵام حزبی سۆسیالیست دیموکرات خۆیان ئامادەنی قسە بکەن. بەڵام حەمەی حاجی مەحموود گوتێتی کە ئەم وێنانە 2014 ڤیددیۆکان کە خۆیان وا ئەڵێن باڵێ پارتی سۆسیالیست دیموکرات خۆیان وا ئەڵێن، بەڵام هەندێک لە سەرچاوەکانی ترڵان بەشێک لە ڤیددیۆکان تازەن و هێزێک هێنراوەتە نزیکی گوڵەخانە و ئاماژە بۆەکەن ڤیددیۆکان تێکەڵ کراون، بەشێکیان تازەن و بەشێکیان کۆنن بۆ شاردنەوەی ڤیددیۆ تازەکان، بەڵام پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان خۆیان ئەڵێن هەموو ڤیددیۆکان کۆنن و ڤیددیۆی تازەیتیان نییە. ڕای حزبە کوردیەکان ئەوانە چی دەڵێن و چێ ڕیەکشنێکیان هەبوو ینی وەڵامێکیان هەبووە بوو ئەو ڤیددیۆیانە؟ مەبەستت حزبە کوردیەکانی ئێرانە یان هەرێمی کوردستان؟ ئێران
بەڵێ حزب کوردەکان ئێران ئێستا من قسەم لەگەڵاکردن ئەوان باسییان لەوە کرد کە هەندێک زانیاریان بیستووە لەسەرەوەی کە ئەو پلانێکی لەو شێوەیە بۆ پەلاماردانی بنکە و بارگاکانیان بەڵام خۆیان ئاماژیان بۆ کرد کە چاوەڕوانی دەستپێکردنی سیناریۆکان نۆ چاوەڕوانن کە حزبی سۆسیالیست لەسەر ئاستی باڵا ئەمە ڕەت بکاتەوە و قسەی خۆی هەبێ و ئەوان باسییان لەوە کرد کە ئەگەر بێت و شتێکی وا هەبێ ئەوان ئامادەن بۆ بەرگریکردن لە خۆیان و دەستەوەستان نابن و تەنانەت بەرپرسێکی هێزە کوردیەکانەوەی بە ئێمەوت کە تەنانەت ئەگەر ئەوەش نەبێ ئەوان نیگەرانن لەوەی کە پارتی سۆسیالیست دیموکرات وەکو هێزێکی کوردی لەلایەن وڵاتێکی بیانیەوە مەشقیان پێکرێ ئەوان ئاماژەیان بۆەوە کە ئەگەر پێویست بواە ئەمان ئامادە بوون کە مەشقیان پێ بکەن. ئەگەر سیناریۆیەکی وا جێبەجێ بکرێت لە چ شوێنێک دەکرێت بەڕای تۆ؟ ئەوەی کە زانیاریەکان لە بەردەستدان وە سەرچاوەکان ئاماژەی پێەکەن ئەوان باس لەوە کە نەگەر بێت وەم پلام سیناریۆی ڕاست بێت وە ڕوو بدات ئەو سەرچاوانە ئاماژەیان بۆ کرد کە ڕەنگە سیناریۆکان لە هەموو قۆڵەکانەوە هەموو بنکە و بارگای هێزە کوردیەکان تەنانەت بە دیوی هەولێری شەوە بگرێتەوە هەولێر سنووری هەولێر کۆیە زڕگوێز هەموو ناوچەکان واتە پلانەکە پلانێکی گشتگیر بێت دژی حزبە کوردی ئۆپۆزیسیۆنەکان ئێران. دڵشاد ئەنوەر پەیامەری دەنگی ئەمریکا زۆر سوپاس. زۆر سپاس بێوە.